زۆر بەڕێز مامۆسا وابسەنگاوی مامۆسای ئاینی زانای ئاینی مامۆسا سڵاو لێبێ بە خێراتی سەرچاو زۆر بەخێربی سەرچاو زۆر بەخێربی مامۆسا لەڕووی ئاینیەوە با تۆزە قسە لەسەر بەخشین بکەین چەندە گرنگە و چۆنی دەبینەوە کەمپینانەی کە ئەکرێ لێرە و لەوێ لە هەموو شار و شارۆچکە جیاوازەکانەوە کۆمەک و هاوکاری کۆ دەکرێتەوە بۆ چەمچەماڵ. بەڵێ بسم الله الرحمن الرحیم. سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار، درود و سڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەر و یار و یاوەرانی تا ڕۆژی دوایی. خوای گەورە لە ئاەتی ژمارە 261 سوورەتی بەقەرە باس لە کەسە بەخشندەکان ئەکا ئەفەرمێ مەثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. پیغمبر صلی الله عليه وسلم ئەفەرمێ اتقوا النار ولو بشق تمرة. لە ئاەتەکەدا باسی ئەو کەسانە ئەکا کە ماڵ ئەبەخشن لەبەر خاتری خوا ئەفەرمێ وەکو کەسێکوان کە یەک دانە تۆ بکات، یەک دانە تۆوەکە حەوت لق لێوەی دەربچێ، حەوت گوڵی پێوە بێ، هەر گوڵێک 100 دانەی گرت بێ، یعنی یەک بە 700 خوا پاداشتیان ئەداتەوە و خێریان بۆ ئەنووسێ و لیان قبوڵەکە. و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو هاندانێک بۆ خێرخوازەکان و بەخشندەکان بۆ ئەوەی چونکە بەخشندەکان ئاستەکانیان جیاوازە. کەسێکی وەکو شێخ فاخری قەیوان 1 ملیار دینار بە جارێک ئەبەخشێ، خوا لێی تێک نەدات و خوا زیاتری پێ ببەخشێ بۆ زیان لێکەوتوەکانی چەمچەماڵ. بەڵام کەسی وا هەیە لەوانەیە بتوانێت 1 ملیۆن دینار ببەخشێ. پێغەمبەر فەرمێ عەلەیهی سەڵات وسەلام خۆتان لە ئاگری دۆزەخ بپارێزن ئەگەر بە لەتە خوورمایەکیش بێت، ئەگەر بە نیو دانە خوورماش بێ هەر خێر بکەن. گرنگ ئەوەیە مرۆڤ لە خێرا بێت و مرۆڤی موسڵمان بە بەردەوامی هەنگاوی چاک بنێت و ئاگای لە دەور و پشتی بێت و بەزەیی بە خەڵکەکانی خوارخوایە بێتەوە. بەڕاستی جەنابی کاگڕانکۆ چەمچەماڵ دۆخێکی زۆر نەخوازرا و زیانێکی زۆر گەورەی بەرکەوتووە. من لەو بڕوایەدام تا ئێستا هیچ کەسێک بە تەواوی نازانێت زیانەکان چەندێکە. ئەگەر چی کۆمەڵی دیراسەی باش کراوە، کۆمەڵی خەڵکی زۆر باش هاتووەتە سەر خەت. بەڵام ئەوەی پێویست بێ من لێرەدا زۆر بە خێرایی بیڵێم، من داوا لە جەنابت و لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن و لە هەموو ڕاگەیاندن کارە بەڕێزەکان و لە هەموو قەڵەم بەدەست و خاوەن زمانەکان و ئەوانەی کە قسە ئەکەن داواتان لێ ئەەکەم یەکەم هەرچی قسەی خێر و باش هەیە بیکەن. دووەم ئەم کایەیە ئەم مەجالە مەجای ئەوە نییە ئێمە بەرامبەر لە یەکتری بگرین و یەکتری بشکێنین و یەکتری ناشرین کەین و زمانی زبر لەگەڵ یەکا بەکاربێنین. ئەمە هەزاران ماڵ تووشی لێقەوما و کارەساتێک بوون. پێویستی بەوەیە کە هەمومان باوەشی بۆ بکەینەوە، هەمومان ڕێزی لێ بگرین و هەمومان ڕوویان تێ بکەین و هەمومان دەستبار بین لەگەڵ یەکتریا. خوای پەروەردگار ئەفەرمێ وتەعاونوا عەلە البر والتەقوا، ئەفەرمێ یارمەتی یەکتری بدەن لەسەر چاکە و خێر و ئەوەی کە سنوورەکانی خوا نەبەزێنن. جا ئەگەر لە ڕاگەیاندنەکانەوە من بم یا جەنابت بی یا کەسێکی بازاڕی بێت و لە ڕووی جەنابتان یا بەرپرسێک بێ یا هەر کەسێک بێ، ئەگەر من بە ناوی خێر و سەدەقە و ئەمانەوە ڕۆیشتم جنێ و فرۆشم لێ دەرچوو قسەی ناشرینم کرد و ئەوی ترم سووک کرد و ئەوی ترم شکاند و گوێم بە پرەنسیپی ئەخلاقی و بەهای ئاینی و کۆمەڵایەتی و ئەمانە نەدا، ئیتر ئەبێ من چۆن مرۆڤێک بم. بۆیە داوا لە ڕاگەیاندکارەکان خۆیان و داوا لەلایەنی ئەمنی و دەسەڵاتی شەکەم. بەڕاستی پێویستە لەم وڵاتە ئێمە دام و دەستگای چاودێریمان هەبێ و بە دوواداچوونمان هەبێ و هیچ کەسێک کە لە بوارەکەی خۆیان پێ نەگەیشتووە و پرۆفیشناڵ نییە ڕێگە نەدرێ لەو بوارەدا ئیش بکە. کەسێک خێرخوازی حەقیقی نییە با ڕێگەی پێ نەدرێ، کەسێک دیوەخانداری ڕاستەقینە نییە با ڕێگەی پێ نەدرێ، کەسێک بەرپرسی ڕاستەقینە نییە با ڕێگەی پێ نەدرێ، کەسێک مامۆسای ئاینی نییە با ڕێگەی پێ نەدرێ. سەرنجام ئەگەر ئەم شتانە ڕێگەیان بە ناوی ئەم کەسانەوە قوربان ئێستا کۆلکە مەلا دروست بووە، کۆلکە شێخ دروست بووە، کۆلکە دکتۆر دروست بووە، کۆلکە خێرخواز دروست بووە. بەڕاستی شتەکانمان ئێستا ئەمەی کە بۆ چەمچەماڵ کراوە، ئەم هەموو مرۆڤە، ئەم هەموو خێرخوازە، ئەم هەموو شارە، ئەم هەموو مامۆسای ئاینیە، ئەم هەموو ڕاگەیاندنکارە، ئەم هەموو چین و توێژە هاتووەتە سەرخەت. بەڕاستی من وەکو کەسێکی دانیشتووی چەمچەماڵ لێرەوە تا ئەگاتە لای خوای پەروەردگار سوپاسیانەکەم، دەستخۆشیان لێکم، دەستیان ماچەکەم. وەڵاهی زۆر گەورن لە بەرچاومان، زۆر عەزیزن لە دڵمانە. بەڕاستی ئێمە نازانین چۆن چاکەی ئەو هەموو خەڵکە بدەینەوە و بڕواش ناکەم پێمان بدرێتەوە مەگەر خوا پاداشتیان بداتەوە. بەڵام لە هەمان کاتە ئەگەر ئاگەمان لێ نەبێ هەندێک کار بە ناوی خێر و خێرخوازیەوە ئەکرێ، سەیرەکەی خەڵکی تیا ناشرین ئەکرێ، ماڵی تیا بە هەدەر ئەدرێ، ئیشەکە ناخرێتە شوێنی خۆی.
ئەمە بابەتێکی زۆر گرنگە بە نیسبەتی ڕاگەیاندن و لایەنی پەیوەندیدارەوە گرنگی پێ بدات ئەمە زۆر مهمە. دووەم بەڕاستی خەڵکی چەمچەماڵ کە لێی قەوماوە باوەڕ بکە ئێستا خەریکە بەرەو فەوزا ئەچێ خێر و خێرکردنەکە. چۆن؟ بۆیە من ئێستا کۆمسیۆنێک دانراوە لەلایەن حکوومەتەوە مامۆساعەتا سەرپەرشتی ئەکا هەڵبەتە من مامۆساعەتا لە نزیکەوە ناناسم بەڵام ئەم بەیانێ سەردانیم کردن ویستم ئیشەکانیان ببینم بزانم ئیشەکانیان چۆنە و من بۆ خۆم بڕێک نەوتم لایە خێرخوازێک داوێتە دەستی من بەجددی خۆم لە هەموو کەس زیاتر لە چەمچەماڵە خەڵکە ناسم و ئەشتوانم بچم ڕاستەوخۆدا بەشی کەم بەسەریانە بەڵام مادەم ئوسولێک دانراوە مادەم بنەمایەک دانراوە مادەم کۆمسیۆنێک دانراوە مادەم کۆمەڵی خەڵک مکەلەفن بەو بابەتە هەستاوم ڕۆیشتوم وتومە من بڕی ئەوەندە نەوتم لایە خێرخوازێک بە ئەمانەت تەسلیمی منی کردووە ئەمە بڕاکەیەتی لە فڵان شوێنە جەنابتان چۆن تەوجیهم ئەکەن بە چی ئالیەت و شێوازێکدا بەش بکرێ ئەوانیش ڕقەمی منیان وەرگرتووە و خۆمیان سەرپشت کردووە توانە ئەمڕۆیا سبەینێ لەگەڵ کۆمەڵی خەڵکی تر کە تەوزیعات ئەکەن و دابەش ئەبن بە سەرگەڕەکەکانە ئەتنێرین و خۆشت چاودێر بە بەسەریانە من مرتاح بووم بەوە سەیرەکەی ئەم خێرخوازە ئالێتەکانە بەدڵ بوو ئالێتەکانم زۆر بەدڵە ئالێتەکانم زۆر بەدڵە و داوا لە هەموو خێرخوازە بەڕێزەکانی شەکەم تەنها لەم سەرچاوەیەوە ئەو ئیشە بکەن جا ئەگەر کاک عەتاش نەبوایە ئەگەر نوێنەری لایەنێکی تریش بواە ئەگەر کۆمەڵی ڕێکخراوی تریش بوونایە من حەز ئەەکەم وەکو مامۆسایەکی ئاینی بەڕاستی ویستی شەرعیش هەر ئەوەیە کە ئێمە هەمومان کۆبینەوە و کۆک بین لەسەر بەرژەوەندێک مامۆسانی تۆ بەسەوەی بۆی فەوزا دروست نەبێ بۆی خەڵکێک نەکەوێتە ژێر دەست و پێوە وەکو ڕەنگە لێ قەوما بێ بەڵام کەس دەستی پێ نەگەڕێت ئەزانی فەوزا چۆن دروستە بێ ئێستا ئەگەر من هەژار بم ڕێکخراوێکی خێرخوازی ئیسلامی بێ بڕێک مەسەلەن مەوادی غیزائیم باتێ و بڕێک نەوتم باتێ و بڕێک پارەم باتێ ڕێکخراوێکی مرۆیی بێ بڕێ ڕاخەرم باتێ ڕێکخراوێکی تر بێ بڕێ پارەم باتێ شخصیەتێکی تر بێ دووبارە هەندێ نەوتم بۆ بێنێ یعنی ئەبێتە فەوزایەک کەس بە کەس نابێ بەڵام ئەگەر هەموو شتەکان ئێستا من داوا لە کەعەتای شەکەم بەڕاستی کارمەندەکانی زیاتر بکە شەفافیت زیاتر بکە بازنەکە فراوانتر بکە ئیعلان و ڕاگەیاندنی زیاتری بۆ بکە ئەوەی من بینیم ئەم بەیانیە بەڕاستی وەکو لایەنە شەرعیەکەشی لایەنێکی شەرعی و معقول و ڕێکوپێکەوە کارێکی زۆر مرۆڤ دۆستانەیە و پێویستە هەموو خەڵکەکە لەوێ بکە دوای ئەوە ئەو کۆمسیۆنە ڕۆژانە ئێستا پێرێکی کراوە ڕایگەیاندووە دوێنێ چی کراوە ڕایگەیاندووە چی دابەش کراوە چی هاتووە ڕۆژانە بۆ ڕاگەیاندنەکان بە شەفافانە بڵاوی ئەکەنەوە باشە بەڵام لەوانەیە کەسێک یا ڕێکخراوێک شتێک وەرگێ بۆ نمونە ئەگەر 100 ملیۆن دیناری وەرگرت بێ لەوانەیە 80 ملیۆنی دیار بێ و ئەوکەی دیار نەبێ بەڕاستی ئەم شتە بەبێ لێکۆڵینەوە و لێپێچینەوە نابێت من داوا لە ئاسایش ئەەکەم داوا لە ئەو کۆمسیۆنە ئەەکەم داوا لە حکوومەتەکەم بەگشتی و داوا لە چاودێرەکان و ڕاگەیاندنکارەکان و قەڵەم بەدەستەکانەکەم ئەوانیش تەدەخول بکەن لە مەوزوعەکە بۆ ئەوەی شتەکان زۆر شەفاف بێ و تەنها لەو ڕێگەیەوە بێ فەوزا دروست نەبێ ئێستا هەندێک فەوزا دروست بووە خەڵک وا ئەزانێ لەگەڵ ڕێزما بۆ هەموو خێرخوازەکان خەڵکی چەمچەماڵ پێویستی تەنها بە یەک بەتانی کۆنەیە بابک ئیشەکە وانە ئەوە ژمارە حسابی کراوەتەوە لە بانقا بە دینار و بە دۆلار هەر ئەمڕۆ دنیای ئەلکترۆنیاتە دنیای ئۆنلاینە دنیای ئەوەیە کە ئێمە بە عەقڵیەتێکی تازە و ڕێکوپێک ئیش بکەین بڕۆچەنێ پارەت هەیە بیخەرە ئەو سەر ئەو ژمارە حسابیە دڵنیا بە چاودێر لە پەرلەمانی عێراقەوە لە پەرلەمانی کوردستانەوە ڕۆژنامە نووسە مەحەلیەکان کۆمەڵێ کادری ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەر هەمویان چاودێری ئەو دۆخە ئەکەن و من خۆشم یەکێکم لەو کەسانەی بەڕاستی بچووکترین خەلەل ببینم لەو بابەتانەدا هیچ قبولی ناکەم و دەنگی خۆم بەرزەکەمەوە ئەگەر دەنگیشم نەگەی ئەنووسم بەڕاستی یعنی ئەوەی کە تۆ بە چای خۆت بینی زۆر بە ڕێکوپێکی کارەکانی خۆیانەکەن زۆر شەرعیانە مرۆییانە زۆر بە ڕێکوپێکی بەڵام فەرمودەیەکە ئەفەرمێ مەنیستەوە یەوماه فەهوە مەغبون هەر کەسێک دوو ڕۆژی وەکو یەک وابێ ئەوە دۆڕاوە خەسارەتی کردووە یعنی کاک عەتا و هەر خێرخواز و هەر فەردێکمان هەر کەسێ لە ئێمە ئەبێ کار بکەین بۆی ئەمڕۆمان لە دوێنێمان باشتر بێ ئەنی کاک عەتا ئەگەر ئەم بەرنامەیە ببینێ ئەبێ کۆمەڵێ گۆڕانکاری خێرا و کۆمەڵی ئیجراعاتی تری پێویست لە کۆمسیۆنەکەیە بکات زیاتر ئەکتیڤ و زیاتر مەیدانی بن بەڕاستی جێگەی دڵخۆشیە یەکێک لەو ئیشە باشانەی کە کراوە سەرڕای گلەیی زۆرمان لە هەندێک لە بەرپرسی چەمچەماڵ و هەندێک بەرپرسی تریش بەڵام ئەو ئیشە یەکێکە لە ئیشە زۆر جوانەکان بەڕاستی هەندێک لە بەرپرسەکان لابران ماوەساوەکە وڵاتێکی چەمچەماڵ بەڵێ وەڵاهی ئەو بەرپرسانە کە لابراون هەندێکیان
یا خزمی ئێمەن یا دۆستمانن یا خۆشەویست و هاوڕێمانن بەڵام من جارێ ئەوانیان کە بۆ خۆیان دەست لە کارکێشانەوەیان نووسیوە دەستخۆشیان لێکم کارێکی پیرۆزیان کردووە چونکە سوڵتە و دەسەڵات و کورسی هەتا قیامەت بۆ کەس نامێنێ زانایانی ئیسلام فەرموویانە لەو دامە لیغەیری کە ما وەصەلە ئیلەیکە ئەگەر بۆ غەیری تۆ بەردەوام بواە و هەتا هەتایی بواە ئەوە نەئەگەیشت بە تۆ بۆیە ئەگەر من ئەمڕۆ لەسەر کورسیەکەم نابێ ئەوەنە دڵخۆش بم و لە خۆبایی بم و خۆم فەرزکەم بەسەر خەڵکە ئەبێ بزانم ڕۆژێک ئەم کورسیە لە ژێری من لا ئەچێت و من لەسەر ئەو کورسیە لا ئەچم و کۆتایی پێدێ بەڵام ئەو بەڕێزانە لە ڕابردووە خزمەتێکی زۆریان کردو بەڕاستی ماندوو بوون لەگەڵ معاناتی خەڵک بوون و خزمەتیشیان کردووە بەڵام مادەم خۆیان دەستیان لە کار کێشاوەتەوە یا ئەگەر لیژنەیەک بەکەم تەرخەم لە قەڵەمی دابن کارێکی پیرۆز و چاکە معنای ئەوەیە حکوومەت هەیە و زیندووە و ئیجراعات ئەکرێ دو پرسیارم بەڵێ ینی لەم جۆرە دۆخانەدا بەداخەوە ڕەنگە خەڵکێکی دیکەش هەبێ دۆخی خراپە بەڵام لێخەوماویم لافاوە نییە ئەم کۆمەکەوکاریانە بۆ لێخەوماوانی لافاوەکێ ڕەنگە تێبخزێتە نێو ئەو خەڵکانەوە ڕەنگە خەڵکێکیش هەبێ ینی بیوێ هەندێک شتومە گوەرگێ پارە وەربگرێ ینی ڕەنگە ڕفتاری وابێ خۆی بخسێنێتە نێو خەڵکە چیان پێ دەڵێ لێرەوە کە دوورکەونەوە لەم کارە ڕێگە بدەن خەڵکە مستەحەقە لێخەوماوەکە قەرە بۆکی وەرگێ ئەم پارەیە ئەم کۆمەک و هاوکاری و پیتاک و بار بۆ شتانەی کە کۆکراوەتەوە بەڕاستی بۆ ئەو خەڵکەیە کە لەم لافاوەدا زیانیان کردووە من بۆ خۆم وەکو شخصی خۆم نەخانوم زیانی کردووە لەم لافاوەدا نە کەسم خنکاوە مردووە بەقەدەر گەردیلێشتم خەسار نەبووە باشە بەڵام هەرچی هاونیشتیمانی و هەرچی و دۆست و خزم و خۆشەویستم هەیە زەرەری کردووە چۆن ویژدان و ئەخلاق و دینم چۆن سومعە و کەسایەتیم قوبوڵی بکات و ڕێگە بە خۆم بدەم بچم با 1000 دینار شت وەرگرم کە لە شوێنی خۆی بۆ من نەهاتووە بەڕاستی جارێ لە ڕووی سومعەی کۆمەڵایەتیەوە عیب و شوورەی و مردنە بۆ کەسێک کە زیانی نەکردبێ و بچێشت وەرگێ بە ناوی زیان لێکەوتووەوە ئەمە یەک دووەم لە شریعەتی ئیسلامیشا حرامە بەڵێ وضع الشيء في غير موضعه ئەوە ظلمە ظلم و ستەم حرامە دانانی هەر شتێک لە غەیری شوێنەکەی خۆیان حرامە و زوڵمە و پێچەوانی عەدالەت و بنەماکانی دادپەروەریە بۆیە داوا لە هەر کەسێکی شاری چەمچەماڵ و پیرە مەگرون و گەرمیان و هەموو شوێنەکان ئەکەم بە هیچ شێوەیەک خوانەخواستە دانەبەزن بۆ ئەو ئاستە و لە مرۆڤە نەفس نزمەکانەوە دوور بن بە هیچ شێوەیەک کار نەکەن بۆ ئەوەی کە شتێ لە جێگەی خۆیانە بوو وەری نەگرن زۆر بەڕێز مامۆستا شێخ وابسەنگاوی مامۆسای ئاینی زانای ئاینی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان زۆر سپاس بەخێرایی سەرچاو